نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلن تجد له وليا مرشدا. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله لا نبي بعده. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وأحسن الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. مسلمانانی خۆشەویست، ئیماندارانی بەڕێز، لەم وتارەماندا باسی ئەرکی هەریەک لە حکوومەت و هاوڵاتی و دەوڵەمەند و خێرخوازانەکەین کە لەم کاتی بڵاوبوونەوەی ئەم پەتاو ئەم نەخۆشی و ڤایرۆسەدا ئەرکی هەریەک لەم چین و توێژانە چییە؟ دیارە کوردستان و جیهانیش بە قۆناغێکی تایبەتە تێئەپەڕێ کە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایە، کە بەڕاستی جگە لەوە ئەمە بەڵاو ئیمتیحان و تاقیکردنەوەیکی خوایە، دەسەڵاتی خوای گەورەش نیشانەدا کە بە مەخلووق و دروستکراوێکی ئەوەندە بچووک کە بە چاوی ئاسایی نابینرێ تەواوی ژیانی خەڵکی گۆڕیوە. لە گەورەترین دەسەڵات و حکوومەتەوە تا بچووکترین و لاوازترین دەسەڵات لەسەر زەویە. ئەرکی حکوومەت و دەسەڵات لە هەرێمی کوردستانە لەم قۆناغا کۆمەڵی ئەرکی گەورە و گرنگ و قورسی ئەکەوێتە سەرشان کە ئەگەر بەرپرسیارانە و بەرپرسانە مامەڵە بکە ئەبێ پێیان هەڵسێ، ئەویش بریتیە لە پشتیوانێکی تەواو بکە لە بڕیارەکانی وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناوخۆ کە بۆ بەرەنگاربوونەوەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دەریان کردووە و ڕێنماییان داوە، ئەبێ حکومەت بە هەموو توانێت لە پشتی بێ بۆ جێبەجێکردنی، و هیچ کەس و هیچ شوێن و هیچ دەستگایەک بۆی نەبێ سەرپێچی و مخالەفە بکە، بەڵکو هەمووی پابەند و ملتەزیم بێ بە قەرارەکانیەوە بۆ ئەوەی ئەو ئامانج و مەبەسە هەیە لە بڕیار و ڕێنمایەکان جێی خۆی بگرێ و هاوڵاتیان و هەرێمی کوردستان لەو نەخۆشیە و لەو ڤایرۆسە پارێزراوە. ئەبێ هەرچی پێویستیاتی ئیش و کارەکەی ئەو دوو وەزارەت و هەر وەزارەت و دائیرەیەکی تری پەیوەندیداریش بەم کارەوە هەیە بۆیان دابینکە. نابێ حکومەت هەر قەرار دەرکا و پێویستیات و مستەلزەماتی ئیشەکە نەخاتە بەردەستی ئەو وەزارەت و ئەو دائیرە و ئەو شوێنە پەیوەندیدارانە کە بە ئیشەکە هەڵەسن. و ئەبێ میزانیەکی گونجاو بۆ ئیش و کارەکانی ئەوان و ئەوەی کەوا پێویستیانە دابینکە. لەوەش گرنگتر ئەبێ میزانیەک دانێ و بیکە و کردبێتی بۆ ئەو خەڵکە هەژار و فەقیرەی کە ئێستا لە کار کەوتون کە ئەگەر ڕۆژانە کار نەکەن، شتێکیان نییە بۆ ماڵ و مناڵیان و پێویستی ڕۆژانەی خۆیان، بەڕاستی ئەرک و واجبی حکومەتە کە حکومەت بیان ژێنێ، کە حکومەت پێویستی و احتیاجەکانیان جێبەجێ بکە. حکومەت نابێ هەر کرێ و باج و زەریبە و سەرانە و کرێ ئاو کارەبا و شتانی لە هاوڵاتی بوێ. ئەبێ کاتێکیش کە هاوڵاتیش ئیشیان بەو هەیە، ئەوش توانێ ئیشی هاوڵاتیان جێبەجێکە. یعنی بەڕاستی کاتێک حکومەت خەڵک بە حکومەتی خۆی ئەزانێ و پشتیوانی لێ ئەکا و قەرارەکانی لەسەر سەر دائەنێ و جێبەجێەکە، کە حکومەتیش بە ئەرک و واجبی خۆی هەڵسێ. خاڵێکی تر ئەوەیە کە واوەکو بەشی زۆری خەڵکی هەرێمی کوردستان موچە خۆرن، پێویستە حکومەت لە کاتی خۆیان موجە تابین کە، حتا ئەگەر قەرزیشی کردووە. چونکە ئەم کاتانە کە کاتی لێ قۆمان و ئەزەمات و مەشاکیلە درێژە ناکێشێ بە ئیزنی خوا، ماوەیەکە و کاتیە. ئەگەر ئەوان بۆ مدەی مانیە دوومانیش قەرزکەن، نابێتە گرفتێکی گەورە. چەنەها ملیۆن و ملیار قەرز کرا بۆ نەوت و بۆ کۆمەڵەشتی تر،
باقیچێکە بۆ موچی هاوڵاتیان و فەقیر و هەژار و داماوی وڵاتش مانیە دوومان قەرز بکرێ ئەگەر نەشبوو کە حکومەت ئەتوانێت ئەگەر حکومەت بێ و دەسەڵات بێ توانێت قەرز بکە. ئەرکی هاوڵاتی چییە؟ ئەرکی هاوڵاتی یەکەم پابەند بێ بە ڕێنمایەکانەوە لە هەردوو وەزارەتی تەندروستی و ناوخۆ بۆ خەڵک دەرەچی، چونکە بڕیارەکان تەوجیهات و ڕێنمایەکان هەمووی لە بەرژەوەندی و قازانجی خەڵک و هاوڵاتیە. ئەوە نییە بڵێ بۆ فئەیەک و جەماعەتێک بێ و بۆ خەڵکێکی تر زەرەر بێ، بۆ هەمووی قازانجە بە شێوەیەکی گشتی. دوو، لەبەرەوەی لەوانەیە نە حکوومەت نە خێرۆمەن و دەوڵەمەنەکان پیان نەگەن فریان نەکەون هەرچی فەقیر و هەژار و داماو هەیە بەسەری بکەنەوە و هاوکاریان بکەن و لەوانشە بە هەموویشی نەزانن لەبەرو ئەرکی یەکە بە یەکەی هاوڵاتیانە لە نێوان خۆیانە لە گەڕەکەکانە لەگەڵ دراوسەکانیانە لەگەڵ نزیکانیانە دەستگیرۆیی و هاوکاری و یارمەتی و پشتیوانی بۆ یەکتر دەرببڕن بیکەن، چونکە لەوانەیە دوو دراوسێ سێ دراوسێ بە دراوسەکانی خۆیان ئیشەکانی جێبەجێ بێ، بەڵام لەوانەیە دەوڵەمەنێ نەتوانێت بە هەموو خەڵکی شارەکە بە هەموو خەڵکی گەڕەکەکە بگا بە هەموو خەڵکی گوندەکە بگا، بەڵام ئەگەر هەرێکی لە حاسی خۆی شتێکی کەم هاوکاری و یارمەتی خۆراک و پارە و پێویستیاتی دەر و دراوسێ و خزم و کەسەکان جێبەجێکە، لەوانەیە خەڵک بتوانێت لەم ئەزمە دەرچێت و خوای گەورەش ڕەحم بە هەمومان بکە. زۆر گرنگە ئێستا کە خەڵک لە ماڵەوەیە و ئیشی نییە ئیسفادە لە کاتەکانی بکە، ئیسفادە لە کاتەکانی بکە سەرەتا بۆ ئیشی قیامەتی و ئاخیرەتی، پاشانیش بۆ ئیش و کاری دنیایی. هەر ئیشێکی بەسوود بۆ دنیا و بۆ قیامەتیان باشە، ئێستا فرسەتێکی باشە، کاتێکی زۆریان لەبەردەسایە دیراسە بکەن بخوێننەوە شت بکەن، هەر ئیش و کارێکەوەکو بە باشی ئەزان بۆ قیامەت و بۆ ئاخیرەتیان بۆ دنیا و ئیش و کاروباری دنیان ئەتوان ئەنجامی بدەن. زۆر گرنگە هاوڵاتی ئیحتیمام و بایەخێکی زۆر باش بە پاک و خاوێنی بدا لە ماڵ و شوێنیا، لە جلوبەرگیا، لە لاشە و بەدەنیا، لە پاکڕاگرتنی دەست و دەموچاو و شۆردنی بەردەوامیان بە سابوون و بە مەوادە پاککەرەوەکان، بۆی کەواکو زیاتر خەڵک دڵنیا بێ لەوەی کەواکو تووشی ئەم نەخۆشیە و ئەم بەڵاو ئەم ڤایرۆسە نەبێت. دوعاکردن و پاڕانەوە لە خوا. ئێمە لە هەموو کاتێکا بێ دوعا بکەین، بەڵام لە کاتی ناڕەحەتیە زۆرتر دوعاکەین، هەرچەند ئەبێ ئینسان لە کاتی خۆشیە زۆرتر دوعا بکە، بەڵام تەبیعەتی بەشەر وایە لە کاتی ناڕەحەتی و لێقەومان و نەخۆشی و ئەزەماتە زۆرتر پەنا بۆ خوا بە. بۆیە ئێمەژە بێ لەیرا زۆر لە خوا بپاڕێنەوە، زۆر هاوار بکەین خوای گەورە بێ بەهانامانە و لێمان خۆش بێ وەکو خۆیە فەرمێ ئەمن یجیب المضطر إذا دعاه ويكشف السوء. کی هەیە غەیری خوا دوعا گیراکە لە کاتی ناڕەحەتیە، لە کاتێک کەسێک پێگیراوە پەنای نەماوە خوا نەبێ و ناڕەحەتی و سەختیەکانی لەسەر لابە، تەمەن کەسی تر نییە غەیری ذاتی خوا سبحانه وتعالى. لەبەرەوە مادەم خوا خۆی دەسەڵاتی، حتا ئێستش ئەوەی لە هەواڵ و دەنگ و باس و ڕاگەیاندنەکان و ئەیبینین، تا ئێستش حکوومات و پزیشک و دکتۆرەکان و پسپۆرەکان ئەوەی کە هەواڵی ڕاست و دروست بێت تا ئێستش عیلاجێک و چارەسەرێکیان بۆ ئەم ڤایرۆسە نەدۆزیوەتەوە. لەبەرەوە جگەل لە هۆکارە دنیای و مادیەکان، هۆکاری سەرەکی ئەوەیە ئینسان پشت بەخوا بەسێ، هاوار لە خوا بکە، لە خوا بپارێتەوە خوای گەورە ئێمە و خەڵک و مرۆڤایەتی بەگشتی لەم ڤایرۆسە و لەم نەخۆشی و پەتا بپارێزی. و پێغەمبەر فەرمێ من سره أن يستجيب الله له عند الشدائد والكرب فليكثر الدعاء في الرخاء. هەر کەسێ پێی خۆشە لە کاتی سەختی و ناڕەحەتیەکانە خوا بێ بەهانایە و دوعای گیراکە، با لەو کاتانە وەزعی باشە، ئەمن و ئاسایشی هەیە، ژیانی خۆشە، هیچ مشکلە و گرفتێکی نییە، دوعا زۆر بکە، زۆر لە خوا بپارێتەوە. وا نەبین ئێمە هەر لە کاتی ناڕەحەتی و ئەزەمات و ناخۆشیە بچینەوە بۆ لای خوا، بگەڕێنەوە بۆ لای خوا، بەڵام کاتی وەزعمان چاک بوو ئاسایی بوو بچینەوە سەر گوناه و تاوان و سەرپێچی ئەمرەکانی خۆ. خاڵی سێم ئەرک و واجبی خێرۆمەن و دەوڵەمەن و پێداوەکان چی؟ طبعا سەرەتا ئێمە زۆر سوپاسی ئەو خێرۆمەن و موحسین و چاکە کارانە ئەکەین کە هەر لە سەرەتای ڕووداوەکەوە و حاڵەتەکەوە بەدەم خەڵکی فەقیر و هەژار و نەدار و لە کارکەوتوەکان کەوتو، لە دەر و دراوسێ و هاوڵاتی و هاوشاری و
ئەو کەسانی کە واکو توانیویانە و چەندێک پیان کراوە کردویانە بەڕاستی ئێمە دوعای خێریان بۆکەین لای خوا و لای بەشەر و لای موسڵمانان و هەموو خەڵک جێگەی ڕێز و تەقدیر و ئەجر و پاداشی گەورەیان لای خوا هەیە. بەڵام هەندی حەقیقەت و ڕاستی شەیە حەزەکەین بۆ ئەو برانەمان کە دەوڵەمەند و خواپێداون و بە تایبەتی ئەوانیان کە موحسین و چاکەکارن بیخێنە بەرچاویان. یەکەم خوای گەورە زۆر مژدەی گەورەیان ئەداتی ئەو کەسانی کەواکو خێرۆمەنن، ماڵە بەخشن، ماڵ سەرفەکەن لە ڕێخوا غەیری ڕەزامەندی و پاداش و ئەجری لای خوا شتێکی تر لە نەزەریانانی. خوای گەورە فەرمێ إن الله يبسط الرزق لمن يشاء من عباده ويقدر وما أنفقتم من شيء فهو يخلفه وهو خير الرازقين. سەرەتا فەرمێ خوای گەورە خۆی خەڵک دەوڵەمەند و هەژارەکە. ئەی دەوڵەمەندەکان ئێوە هەر ماڵ و سەرۆت و سامانێ بیبەخشن لە ڕێی خوا بەس بۆ ڕەزامەندی خوا و ئیخلاسەن خالیسەن لێلای بەخشن خوا شوێنەکەی پڕەکاتەوە و خوا باشترینی ڕۆزی دەرانە. یعنی تۆ نەترسی لەوەی کەوا هەژار بکەوی لێت بخۆمێ، ڕزق و ڕۆزی لای خوایە، خەزائینی سەماوات و ئەرض بەدەست خوایە. ئەگەر تۆ لەبەر خوا ماڵ سەرف کرد خوش بە نەسی حەدیسی پێغەمبەر بە تۆ ئەبەخشی. حتا تۆ ماڵ بەخشی و بەدەم خەڵکۆبی خوش بە تۆ ئەبەخشێ و هاوکار و پشتیوانی تۆی. الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية. أو دەوڵەمەند و خواتاوانەی بە شەو بە ڕۆژ بە ئاشکرا و بە پەنهانی ماڵ ئەبەخشن فلهم أجرهم عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون. أو پاداشی گەورەیان لای خوا هەیە. ئەوانە هیچ خەفەتیان لەسەر نییە، هیچ ترسیان لەسەر نییە، لە ژیانێکی ئاسوودەی بەختەوەری هەتا هەتای هەمیشەیە خوای گەورە لە بەهەشتی فراوانی خۆیان شوێنیان بۆ ئەکاتەوە. زۆر گرنگە ئەو برا دەوڵەمەند و خوا پێداوانە ئاگایان لە فەقیر و هەژار و نەدارەکان بێ. وەکو عەرزمان کردن بزانێ ئەم سەرۆت و سامانە خوا داوێتی، هی خوایە و هی ئەو نییە. ئەم مالیک و خاوەنی ڕاستەقینەی ماڵەکە نییە. مالیک و خاوەنی ڕاستەقینەی ماڵ و سەرۆت و سامان خوای رب العالمینە. وەکو لەم دوو ئایەتە پیرۆزە فەرمی آمنوا بالله ورسوله، ئیمان داران باوەڕ بێنن بەخوا و بە ڕۆژی دوایی وأنفقوا مما جعلكم مستخلفين فيه. لو ماڵی ئێوە خەلیفەن جێگرن وەکیلن تایە لێی ببەخشن، یعنی خاوەن نین، ئێوە جێگرن تایە، ئێوە نوێنەرن تایە. فالذين آمنوا منكم وأنفقوا لهم أجر كبير. ئەوانەی ئیمانیان هەیە و ئینفاق و صرفەکەن لە ڕێی خوا ئەجر و پاداشی گەورەیان لای خوا هەیە لە قیامەتە. وە لە ئاەتی کا فەرمێ وآتوهم من مال الله الذي آتاكم. باسی هەندێک فەقیر و هەژارەکە کە نیانە ژن بێن و نیانە پیشوکارەکانە بەجێ بێنن ئەفەرمێ لەو ماڵ و سەرۆت و سامانەی کە خوا داوێتی بێەوە خوا پێیداونی خۆتان نییە ئێوە بەشیان بدەن، ئێوە خەرجیکەن بۆیان، سەرفیکەن بۆیان تا خوای گەورەش ڕەحیم بە ئێوە بکە. عوسمانی کوڕی عەفان ڕەزای خوای لێبێ لە حەدیثێکی ئیمامی تورمیزی گێرەتەوە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کاتی ئەیویست هەواڵ و دەموباسی پێگەشتوو بوو کە ڕۆمەکان لەشکرێکی گەورەیان کۆ کردووەتەوە یەن بۆ سەر مەدینە. پێغەمبەری خوا موسڵمانانی کۆ کردەوە صلی الله علیه وسلم زۆر هانیدان لەسەر ماڵبەخشین و سەدەقەکردن و خەرجکردنی سەرۆت و سامان بۆ ئەوەی پێویستی و چەک و تفاق و ئازوقەی ئەو لەشکر و سوپا ئەچێ بۆ شەڕی ڕۆمەکان دابینیکە. زۆر هانی خەڵکیدا عوسمان وتیەوە 100 وشتر بە هەموو پێویستی و چەک و تفاقێکی وە لەسەر من. جارێکی تر هەمتر هانیدا پێغەمبەری خوا بۆ دووەم جار فەرمی ئەوە 100 وشتری تر لەسەر من. بۆ جاری سێهەم عوسمان هەوتیەوە 100 ینی 300 وشتر لەگەڵ 1000 دیناری ئاڵتونە، 1000 مسقال ئاڵتونە کە عولەما فەرمون عوسمان ڕەزای خوای لێبێ یەک لەسەر سێی جەیشی عوسرەی لەسەر ماڵ و سەرۆت و سامانی خۆی دابین کردو. لەبەوە بەدواوە پێغەمبەری خوا فەرمی کە پارەکەی هێناو لە بەردەمی پێغەمبەر هەڵی ڕێژا وتی عوسمان لە ئیمڕۆ بەدواوە هەرچی بکات تازە زەرە ناکە. کاتی عوسمان ئەمەی کرد پێغەمبەری خوا فەرمی من جهز جيش العسرة فله الجنة. هەر کەسی ئەم سوپا تەجهیز کا و پێویستیەکانی دابین کە ئەجری نییە بەهەژ لەبێ. عوسمان ئەو هەموو سەرۆت و سامانەی دا. سەحابەی تریش ئەبوبەکرش نیوەی هەموو ماڵەکەی هێنا، عومەرش نیوەی ماڵەکەی هێنا. سەحابەی وا هەبووە هەفتا وسق
خورمای هێناوە کە ئەکاتە 35 ئەوەندەی کە 35 ئەوەندە جار کە زەکات بکەوێت کە بزان چەند پارێکی زۆرەکە. لەبەرەوە لە کاتی ئەزەمات و لێ قەومانە ئەجری ئەرک و واجبی خەڵکی دەوڵەمەند و خێرۆمەند ئەوەیە لەو کاتا بەدەنگەوە بێ. خۆ لەوانەیە خەڵک دوایە کە وەزعەکە تەواو بێت و خەیریشی بۆ بەی نایەوێ. پێغەمبەری خوا لە حەدیثێکە فەرمێ صلی الله علیه و سلم فەرمێ ماڵ بەخشن، خێرات بکەن، زەکات بدەن، پێش ئەوەی ڕۆژێک بێ تۆ ئەیبەی بۆ فەقیرێ بە حسابی خۆ فەقیرە ئەڵێ نامەوێ گەر دوێنێ بتهێنایە وەرمەگەر بەسە پێویستم پێی نی. لەوانەیە خەڵک وا بێ ئازایەتیەوەی تۆ لە کاتی لێ قەومانەکە بەدەم خەڵکۆ بی ئەگەر ناوەزعەکە چاک بوو هیچ ئازایەتی نییە کاتە کەس پێویستی بە یارمەتی دەوڵەمەند نابێ. و ئاگایشیان لەم حەدیسانە بێت دەوڵەمەندەکان و هەموو کەسێکیش پێغەمبەری خوا فەرمێ ما ئامەنە بی ئیمانی نەهێناوە بە من بات شبعان وجار جائع إلى جنبه وهو يعلم. أو إمام الترمذي رواياتي كدو أفهمنا إيماني نهينا ومن جاء علماء عندي كمان إيماني كاملينية بلام ظاهري حد سكوا يعني هل إيمانينية أو كواكو شو تير بخوا وشو بكاتوا دراوسيكش إلى بالي ببرسيتي شو بكاتوا وروش كاتوا على ما آمن بي إيماني نهينا ومن ولا الروايات كتير كإمام حاكم رواياتي قال فمن ليس المؤمن إيمان دار نية الذي يشبع وجار جاي إلى جنبي أو يخوي تير أخواو دراوسيكي إلى بالي برسيتي يخو همو كسك قريتو همو ما نقريتو همو درو دراوسي قريتو كشتكي لخوي زياتري هبه وحتى اقرونه هبه باش يخوي كبا باش دراوسي لي با ولا فرمديك كا بيغمر فرم تعرف الى الله في الرخاء يعرفك في الشده. هل امام الترمذي روايات كدو تو لكاتي خوشي وجيان خوشي وامن واسايش وتيرو تواويتا خواب ناسا اقر دخوابه فرمانه كان خوا فراموج مكه لكاتي سختي ونارحتي ومشاكل وأزمات كان شاخواي جورجي بدم تو ناكرتو هلا نارحتي أبي بقريتو ولا إخوة حتى جيانو خوش بو قناع وتاوان ورعب واردنو كيف وصفاي خوب كي هركاتي جليو قوما ونخوش كوتي ومشكلة يا خي قرتي بيتو ولا إخوة نيوش كيتو طاعت كيتو دعاب كيتو باريتو. بيغمري إخوة لصحيحي بخاري ومسلم هاتوا فرمي برسيانا لكر كام صدقة ومال بخشين زور قوري فرمي أن تصدق وأنت صحيح شحيح تغشى الفقر وتأمل الغنى أميتو مال بخشي لشو ساق به رزيل ورجدبي حسكي مال نبخشي لفقيري بترسي حزب دولة منبون به أو مالي قوري بخشي كلش ساق ووسعي باشا ونعترسي بحسابي خو بمريو بتماي دولمن بوني ولا فقيري اترسي لو كاتا مال بخشين بعرزي خو مال بخشي وعزاتي ولا هم مال بخشين قولتره ولا تمهل ليما وستا حتى اذا بلغت الحلقومة تاجيان اقات ايرد قرود قلت لفلان كذا ولفلان كذا وقد كان لفلان متفق عليه او بو فلان او بو فلان اوش بو فلان مداناو يعني لو كاتك جيان املت بجيان نماوه تازه ازاني لمردنون زيكتري تاجيان او اعزائتني او مال بخشين تشاقني هرچن لوش ابوي انسان هر مجالب من دروس وصيت كردن بلام وك اونتو لش تساق بي وهيج مشكله نبي حزب دوله منبون وكصابته هم اشتكان دباشي لو كاتا مالي باش بخشي اعزائتي دوله منيو تشاك كردن لكوتايشا دوو بەسەر هاتان بۆ گەرمەوە لەگەڵ فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله علیه وسلم کۆتایی باسەکەێنی. کابرایەک سایقی تەکسیەک لە دیمەشق ئەیگێڕێتەوە ئەڵێ پیاوێکی ئاوا فەقیر دیار بوو دەستی لێ گرتم منیش سەرم خست وتی ئەچم بۆ شوێنێک لە قەراخ شارێعێک و جادەیەک لە قەراخی شاری دیمەشق زۆر لە پەڕ بوو زۆر دوور بوو لە گەڕەکێکی هەژارنشی تیکە سوار بوتی وەڵی پارەشم پێ نییە مناڵەکانیش ناردمیان نانیان بۆ بکڕم پارەشم پێ نییە نانیان بۆ بکڕمەوەی سا بێ بڕۆم ئەڵێ تمش لە ڕێگەوتم تۆزە ڕاوەسام چوم لە شوێنێک دووسێ کیس نانم بۆ کڕی قسمە سنووقەکە نەمێڵا ئەو بزانێ کە چوینە بەر دەرگاکە دابەزین یەکسەر لەگەڵ دەستما منش دابەزیم و دام بە مناڵەکە مناڵەکان خەریک بوهار بوو لە خۆشیە ئەڵێ پێش ئەو من ئەمە بکەم دام بەزان
وتیان باوکوان نانەکەوتی وڵای پارەم پێ نەبوو وتی ئەو کاتە لە چوم نانەکەم کڕی چوم لە شوێنێکی نزیک لەو ناوانە بەعزێک نانم کڕی بۆم بردن ماڵەکان خەریک بوهارە بوون لە خۆشیە ئەڵێ وڵی هەر لەوێ تۆزێت جوڵام دوو گەشتیار وتیان بمان بۆ مەتار کری تەکسی 500 لیرە بوو 2500 لیرەیان دامی لە مەتار شۆ نەفەری وتی بم بە بۆ ئوتێل ئەویش 2000 لیرەی دامی یعنی من پارێکی زۆر 4500 لیرە کە ئەم 1000 لیرەی نەکەیتی ئەڵێ ئەم جارە ڕۆشتم یەک کۆمەڵی زۆر برنج و گۆشت و سەوزە و میوە و هەرچی شتە کڕیم بردم بۆ ماڵک وتم بەخوا کرێکی زۆرم پێیاک و دەمی بەهۆی ئەوە بوو من تۆم لەبەر خوا سوار کرد بەس لەبەر خوا تۆم سوار کرد و کرێم لێ نەسەندی وزانیم پارە و پێ نیە و ئەو ڕێگە دوورەش تۆم گەیان خوای گەورەش لە بەرامبەرە چەند قات تەقی بۆ من کردەوە جا ئەگەر ئینسان لەبەر خوا شت کاتە ئەگەر بۆ دنیاش بێ هەر کەسێ ماڵ بەخشێ خوای گەورە چەند بەرابەر وەکو ئایەتەکە خوێنمانەوە وما ئەنفەقتم من شەیئین فەهو یوخلیفه لە بەرامبەریشدا ئەگەر ئینسان ڕەزیل و ڕژدە و دەستقوچاو بێ خوا تۆڵەی لێ کاتەوە لە دنیا شێخ عەلی تەنتاوی کە عالمێکی شامیە ئەگەرێتەوە فەرمێ کاتی خۆی شام کە فەڕەنسیەکان هاتوون داگیریان کردووە زۆر خەڵک هەژارکە و خەڵک لێ قۆمە ئاوارە بوو منش لەگەڵ کۆمەڵی خەڵکە دەستمان کرد بە ئاو کۆم دەستگا خێرخوازیانە شت کۆکردنەوە و هاوکاریکردنی فەقیر وەژار ئەڵێ وتیان دەوڵەمەندێکی زۆر دەوڵەمەندە بڕۆین بۆ لای با یارمەتیمان ئەڵێ ڕۆشتم بۆ لای زۆر نەسیحەت و ئایەت و حەدیث و ئامۆژگاریم کرد وتی وەڵای 1 درهم نام من پارە خۆم پەیام کردو بە عەرەقی ناوچەوان پەیام کردو بۆچی بێم بە خەڵکی خەڵکیش بڕۆ بۆ خۆی کاسبی بکە ئەڵێ تو زۆر بە دەڕشکاوی هەڵسام و ڕۆشتم دوای فترێ لە یەکێک لەو ئۆردوگا و شوێنانە خەڵکی لێ قۆماوی لێبوو کە شتم تەوزیع کرد لەسەر سیارەیەک نەفەرێکم بینا شکڵی ما کرد هات نزیکم بۆ شت وەرگرێ و منی بینا و ڕۆشت منش بە دوای ڕۆشتم ڕای کرد ڕۆشتم وتم تۆ فڵان کەس نیت دەوڵەمەندەکە بوو تیبا وتم ئەی چیەکەین لێرە ئای کاشکای هەرچی ماڵێک بمدایە بە تۆ ماڵێکی زۆرم پێ بدایتەوە ماڵەکەم هەمووی تیاچوو مناڵەکان هەندێکی کوژران خان و شتەکەم لێم قۆمە ئاوارە بووم هیچم نیست ئاوەیسە محتاجم کەسێ شتێکم باتی لەوانەیە خەڵگوای لێبێ خەڵگووان نەزانێ ئەوەی دەوڵەمەند و دەسەڵاتدارە هەر تا قیامەت هەروە بێ چەندین جار خەڵکی دەوڵەمەند ئیفلاسی کردووە چەندین جار خەڵکی زۆر فەقیر دەوڵەمەند بووە ویسفێک ئەی فرۆشن کە چێ بێتە پاشای میسر فرعونیش کە پاشای میسرە تیاچی بەخۆی و لەشکر و سوپاقی جەریر کوڕ عەبدوڵای بەجەلی کە سەحابەیەکی بەڕێزە فەرمووی پێغەمبەری خوا ئەوانە منی خۆشەویست صلى الله عليه وسلم هەر کاتی بە خزمەتی بگەشت مای پێیەکەنی لە زەردەخەنەیەک لە ڕووما نەگەشتم پێی و زەردەخەنە نەکا لە ڕووما ڕئیس عەشرەت و پیاوێکی بەتوانا و پیاوێکی چاک بوو ئەفەرمێ ڕۆژێکیان سەرەتای ڕۆژ بوو لە خزمەت پێغەمبەرا بووین کۆمەڵێک لە عەشرەتی مضەر هاتن زۆر جلشڕ و بێوەسع و فەقیر بوون چون شێرەکانیان لە شانا بوو لە ملا بوو ئیتر ئەوەنە بێوەزع بوون بێتاقەتی و بێزاری لە دەموچاو و ڕوخساری پێغەمبەرا دیار بوو صلی الله عليه وسلم چووە ژوور و بۆ ماڵەوە هاتە دەرەوە و دووسێ جار چوو هات و دوای کەوتی بە بیلال بانگ بە بانگیا و نوێژ کرا و ئینجا وتاریە دوای چەند ئایەتی خوێندیوە فەرمووی خێر بکەن ماڵ ببەخشن لە دینارتان لە درهەمتان لە قوماشتان لە گەنم لە جۆ لە خورما لە هەرچی شکە بن خێر بکەن بەم پیاوان ئەلە پیاوێکی ئەنساری هاو چوو شتێکی هێنا بە حاڵ بووی هەڵەگیرا هەنێ کوڵێ بە مشت ئاوا کوڵێ مشتی نەیەگرت زۆر نەبوو ئیتر دوایەکە خەڵک بە دوای هاتن شتێکی زۆریان کۆ کردەوە پێغەمبەری خوا زۆر دڵخۆش بوو یعنی کوڵێ یەک کۆمەڵی زۆر خواردن و خورما و جل و بەرگ و شتیان بۆ کۆکردنەوە پێغەمبەری خوا زۆر دڵی خۆش بوو پاشان فەرمی من سن في الإسلام سنة حسنة فله أجرها وأجر من عمل بها بعده من غير أن ينقص من أجورهم شيء هەر کەسێ شتێکی چاک دابێنێ لە ئیسلامە و ئەجری ئەگا و شتەی دایاناوە هەر کەسێکیش دوای ئەو ئیشی پێ بکە ئەجری ئەویشی ئەگا لە ئەجری ئەوانش کە دوای ئەو هاتوونیشی کەم نابێت یعنی ئەم پیاوە کە یەکەم جار ماڵەکەی هێنا بەخشی کە باش شتێکی کەمیش بوو مادەم خەڵکی تر بە دوای ئەوە هاتن ئەوە ئەو ئەجری بەقەدەر هەمویان ئەگا ئەوان هیچ لە ئەجریان کەم نابێت وە کۆتا بەرگەش ئێمە زۆر زۆر سوپاسی هەردوو وەزارەتی ناوخۆ و تەندروستیەکەین
و زۆر سوپاسی هەموو پزیشکەکان و کارمەندەکانی وەزارەتی تەندروستیەکەین کە شەو ڕۆژ ماندوونە ناسانە خزمەتی خەڵکەکەن بەدەم هاوڵاتیانەوەن ئەرک و واجب و ئێشکگیری ئەکەن بەڕاستی جێی تەقدیرن جێی دوعای خێربۆکردنن خوای گەورە پاداشیان باتەوە جێگەی ڕێز و سوپاسن و حکومەتیش ئەرک و واجبێتی ئەوەی کە پێویستە لە هاوکاری و دەعم و وەک بڵێ بودجەی تایبەتی بۆیان لەسەر ئەم ئەرک و ماندووبوونەیان بۆیان بکە ئەگەر ئێساژنا لە دواشتریشە قەرەبوویان بۆ بکاتەوە بەڕاستی ئەرکێک و واجبێکی زۆر گەورە و نیشتیمانیانە جێبەجێکن. ئەو برانەی سەر بە وەزارەتی ناوخۆن لە پۆلیس لە ئاسایش لە پۆلیسی هاتوچۆ هەموو ئەو کەسانی ترکەواکو لە ئەرک و واجبان بەڕاستی سوپاس ئەکرێن جێگەی ڕێز و تەقدیرن جێگەی پێزانینن و حەقە هەموو هاوڵاتیان ڕێز و حرمەتیان بگرن دوعای خێریان بۆ بکەن و ڕێز لە ئیش و کار و وەزیفەکەیان بگرن و خەڵک مەشاکیل و گویر و گرفتیان بۆ دروست نەکە و کەناڵە ئاسمانیەکان هۆکانی ڕاگەیاندن بەڕاستی جێگەی تەقدیر و پێزانین ئەوانەی کە ڕێنمایی خەڵکەکەن دڵی خەڵک خۆشەکەن ئاگاداری بە خەڵک ئەدەن ئەوەی پێویست بێ بە ئەرکی خۆیان لەم قۆناغا پێڵەسن. زۆر سوپاسی خەسەخانە ئەهلی و تایبەتیەکانش کە زۆریان لەوانەیە لەم کاتا خەڵک لە ماڵ و دانیشتوان ئەرکە بینن واجبە بینن خۆبەخشانە خزمەتی خەڵکەکەن ئەمان هەموو جێگەی ڕێز و تەقدیر و پێزانین. لە کۆتایە داواکەین لە خوای گەورە ڕەحمان پێ بکە لێمان خۆش بێ بەزەی پیامانە بێ خوای گەورە ئەم بەڵا لە وڵاتی ئێمە و باقی وڵاتانی مسلمانان و جیهان دوور خاتەوە خوای گەورە مسلمانان بێوەی کە مرۆڤایەتی بپارێزێ خوای گەورە بە کەمترین زیان و زەرەر مسلمانان و مرۆڤایەتی لەم بەڵا دەربێنێ و ئەم نەخۆشی و بەڵا خوای گەورە بە خێر و بە چاکەی مرۆڤایەتی و مسلمانان تەواوی کە جاری واش هەیە ئەنی هەنێ بەڵاو مصیبەتی شەیە خوای گەورە خۆی ئەزانێ بە ظاهر ناخۆش و ناڕەحەتە بەڵام لەوانەیە لە ئەنجامە ینی ئەنجامێکی باشێ بێ خوای گەورە خۆی مەبەستێک و حکمتێکی هەبێ لەو شتانە کە ئەیێنێ. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.